لەم تۆرەدا ئاماژە بە زۆربوونی حاڵەتەکانی سکچون و ڕشانەوەکەم زین چی هۆکارە نیشانەکانی چی دەکرێت بە پێی وەرزەکان بێت یاخود هۆکاری تر هەیە بۆ ئەمە بەستە و گفتوگۆی زیاتر بە میوانداری دکتۆر کۆچەر عومەر پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان و تازە لەدایک بەم بەخێر بێی دکتۆر. زۆر سپاس بەژێنم. زۆر سپاس سەلامەت بن. دکتۆر باسی زیادبوونی حاڵەتەکانی سکچون و ڕشانەوە لە ناوچەی سلێمانیەکەیم زین هۆکارەکانی بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میرەوان سڵاو لە جەناب و لە بینەرە بەڕێزەکان. ڕێژی زیابوونی سکچوون یاخود پەتای سکچوون و ڕشانەوە عادەتەن لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان نەک بەتەنیان لە سلێمانی لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرمیان دەسەکاتەوە بە زیابوون. ڕەنگە تەوەن هۆکارەکانی شەڕادوای باسێکم بەڵام ئەم پەتای سکچوونە بەدەر نییە تەنها ئەو نیە بڵێ تەنها لە وەرزی هاوینایە بەڵام زۆری نییە و بەربڵاوترین کاتەکانی کاتی هاوینە وەیدا لە پاییزی شە زۆری سکچوونمانەیە کە بەربڵاوە بێ بەڵام ئەوەی کە ئێستا گرنگە باسیکەین ئەوەی کە تقریبەن لە چەند ڕۆژێکی کەم پێش جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە پەتای سکچوون و ڕشانەوە دەستی کردەوە بە زیابوونەوە لەگەڵ بەرزبوونەوەی خێرای پلەکانی گەرمیە. ئەمە تقریبەن هۆکارێکە بۆی کە پەتای سکچوون و ڕشانەوە لە نێو شاری سلێمانی و لە تەمەن لە هەرێمی کوردستان بەگشتی و لە عێراقیش دەستکاتەوە بە زیابوونەوە. ئەگەر پێناسەیەکی سکچوون کەم سەرەتا بۆی دایکان و باوکانی بەڕێز بە چاڕۆشن بن هەر کاتێک مناڵ پیسایەکەی شل بوو یاوەکو ئاو بوو لە ڕۆژێکە نزیکی 5 دار دانیشت بەو شێوەیە ئەمە پێوتێ سکچوو وەلو لە پێناسەیەکی ترا WHO بە 3 جار بۆ زیاتر پێناسەی کردووە یعنی ئەگەر لە 3 جار و زیاتر سکچوونی هەبوو ئەوە پێوتێ سکچوون پیسایەکەی شل بوو. سکچوون کۆمەڵێک هۆکاری هەیە طبعاً ئەوەی کە گرنگە لە وڵاتی ئێمە ئاماژەی پێ بکەم بریتە لە هۆکاری پیسبوونی ئاو و خواردنی پیس کە زۆر زۆر شایع واتە فودبۆرن یان لە ڕێی خواردنەوە یاخود لە ڕووی دەستەوە. هۆکاری دەستپیسەکە چۆنە؟ مەسەرەن دایک و باوکە مناڵەکانە بن بۆ دوکانێک خواردنێکە خوا ئەو کەسی کە خواردنەکە ئاماداکە دەستی پیسە نینۆکەکانی نەکردو پاک و تەمیز نییە دەستی نەشۆردووە ئەو خواردنی کە ئامادەیەکات ئەبێتە هۆی چی ئەو هێلکانی کە لە ناو ئەو بابرین ئەو بەکتریا یاخود ئەو مایکرۆبە کە کۆمەڵی هێلکی هەیە لە بین نینۆکەکانی ئەماوەتەوە و لەگەڵ خواردنەکە تێکەڵ بە مناڵەکەش ئەیخۆیان دایک و باوکەش ئەیخۆن تەبەن. ئەمە یەکێک لەو کارەکانی کە زۆر شایع یاخود هەر دەستی پیسە لە تاوەرێت دەستی نەشۆردووە خواردن ئاماداکە پێشکەشە بە خەڵک ئەمە ئەبێت تۆی گواستنەوەی یاخود ئاوەکە پیسە هەندێک جار سەرچاوی ئاو پیسە بێ پیسبوونی سەرچاوی ئاو یەکێکە لە هۆکارەکانی زۆر بڵاوبوونەوەی پەتای سکچوون و ڕشانەوە واتە لە زۆر ناوچی مثلا جارویە لە مەقتەعێکی شوێنێکی دیاری کراوە مثلا ساڵێک پەتای کۆرێرا بڵاو بووە لە شاری سلێمانی بیرمێت سەرڤەیەکی بۆ کرا حسابێک کرا دەرکەوت زۆرینی ئەوانەی کە توش بوون لە مەنتیقەی ئاوارە بوون نزیکی بینەی پارێزگای سلێمانی. دوای ئەوە کە سەیر کرا سەرچاوی زێرابەکان سەرچاوی ئاوەکان تێکەڵ بە زێرابە بوو هۆکاری زۆربوونی نەخۆشی کۆلێرە هەڵدانەوەی کۆلێرە لەو شوێنە بەهۆی ئەوە بوو بۆیە زۆر کات جاری وایە لۆکاڵیە شوێنێکی دیاریکرا بەڵام ئێستاوی کە من ئەیبینم و زۆرێک لە پزیشکانی هاوڕێم ببینن ئێستا زۆربوونی بەعام زۆربوونێکی ئاساییە کە زۆر ساڵ ئەم پەتایە بڵاوێتەوە دەستەکاتەوە بە زیابوون سەرەتایەتی بۆیە ئێمە بەڕاستی ئێستا قسەی لەسەرەکەین بووی کە هەندێک زانیاری بدەین بە دایکان و باوکانی بەڕێت چۆن مامەڵ لەگەڵ مناڵەکانیان بکەن لە کاتی سکچوون ڕشانە و چۆنیش پارێزگاریان لێ بکەن. سەبارەت دکتۆر ئەمە هۆکارەکانی بوو ئێوە کەسێک کە تووشی سکچوون ڕشانەوە بێ نیشانەکانی چی ئەبێت لەسەر دەستی ئەو کەسە؟ بەڵێ بەگشتی لە مناڵانە هەروکو گەورەکان وایە سکچوون و ڕشانەوە دیارترین نیشانەکانی شلبوونەوەی پیساییە و طبعاً ڕشانەوە کەمبوونەوەی ئیشتیها خواردنیان کەم بێتەوە و هەندێک جار تای لەگەڵایە سکێشەی لەگەڵایە نوعی پیسایەکە ئەگۆڕێت طبعاً ئەمانە هەرەکان بۆ خۆی جۆرێک تەشخیصی هەیە مناڵ هەیە مەسەرەن دایک و باوکی پیسایەکی خوێنی هەیە هەیە ئەڵێ پیسایەکی هەر ئاوە هەمانە دایک و باوکی کە پیساییەکات هەتا پشتەمەلی بێ بە پیسایی یعنی ئەوەنە ڕێژەکەی زۆرە ئەمانە هەرەکان بۆ خۆیان جۆرێکن لە سکچوون
هەماناڵە پیساکی طبیعی شلە بە ئەنی زۆر ئەوە نییە و جێی ناڵەکەش طبیعیە ئەمە جۆرێکی تر لە سکچوون ینی بەگشتی شێوازی زۆرە سکچوون و ڕشانەوەش بە هەمان شێوە ڕشانەمانێ خوێنی تێ ڕشانەمان هەیە خواردنەکە خوا یەکسەر هێتەوە ڕشانەمانێ ناوێرشت خوا یەکسەر ئەڕشێتەوە ڕشانەمانە شتە خوا دوای ماوەی گەڕشێتەوە ینی شێوازەکانی زۆرن بەڵام ئەوەی گرنگە بۆ پەتای سکچوون و ڕشانەوە چۆنن بەعام پیساکان شلە و بۆنی ناخۆشە و زۆر جار ئەگەر بەهۆی خواردنی پیسەوە بێت جاروێت لە چەند کاتژمێر یەکەمان حاڵتەکە دەست پێکە لە کاتژمێر دوو کاتژمێر دوای خواردنەکە ئەم حاڵتە ڕۆیە بەڵام بۆی ئاوەکۆ مەرج نیە جاری وایە 48 سەعات زیاتری ژەخایەنێ پاشان ماڵەکە تووشی سکچوون ڕشانەوە بێت و جۆرەکەشی چۆنە مەسەن ئەگەر بۆی ژاراییبوونی خواردنەوە بێت زۆربیان چۆنە یەکەم جار ماڵەکە بە ڕشانەوە دەست پێکە بەڵێ پاشان ئەبێ بە سکچوون بۆ ئەو خواردنی کە خواریوتی تۆکسین بۆ ژەهری تیا بۆ ژەهرایی بۆ بابڕێ ئەو بەشەی کە لەناو گەدای ئەمێنێتەوە هەڵاتۆ دەرۆجیسم ناتوانێت هەرسیکە پیسە هەر هەڵاتۆ دەرێ ئەو بەشەی کە تێپەڕیوە لە گەدەوە چۆتە خوارەوە بۆ ناو ڕێخۆڵەکان ئەم بەشیان بە سکچوونێتە دەرێ بەڵام لە دوای ڕشانەوەکە واتە ڕشانەوەکە زووتر دەست پێەکە پاشان بە سکچوون کۆتایی جۆری ترمان هەیە بۆ منە ئەگەر مناڵەکە هەوکردنی ڕێخۆڵی هەبێ بە دەرلەمە مەسەن بۆ منە ئەمیبای زەحیری هەیە زۆربەی ئەمانە سکیان ئەچێت مەسەن ڕۆژێک دوو ڕۆژ سکچوونی هەبووە دڵی پڕە هەندێک جاریش ئەڕشێتەوە لەگەڵی واتە سکچوونەکەی هەیە پاشان ئەڕشێتەوە ئەمە جۆرێکی تر مەسەن جۆری تر زۆرە بە زۆری کە گرنگە بینەر بیزانێ دایکان و باوکانی بەڕێز بیزانن ئەوەیە کە هەر کاتێ مناڵەکەت هەستی کرد بە هەست کرد کە ڕۆژانە لە 3 جار و زیاتر سکچوونی هەیە ئەبێ بە زووتی کە سەدای نەخۆشخانی پێ بکە بۆ ڕێگرتن لە ئەو نیشانانی یاخود ئەو بەرەنجامانی کە بۆی سکچوون ڕشانەوە تووشی مناڵەکە دەبێت بۆ پارێزگاریکردن لە ژیانی مناڵەکە لێسادا ئەمێت جات بخەمەوە سەر سلێمانی هۆکارەکانی زیادبوونی سکچوون ڕشانەوە لە سلێمانی ئەو هۆکارانی سەرتا باست کرد لە ئێستادا ئەمانە بە هۆکاردادرێت بۆ نەپلەکانی گەرمە جۆری ئاوەکە ئاماژە پێ کرد بەڵێ بەدڵنیاییەوە پیسبوونی ئاو هۆکارێکە خواردنی سەردانە پۆشرا و پیس بوو هۆکارێکە بەگشتیش لە بەرزبوونی پلەی گەرمی هۆکارێکە بۆ تێکچوونی ئەمانە ینی بۆ نمونە ڕۆژێک ئەگەر دایکە خواردنی دانابێت لە دەرەوە لە ژوورە مناڵەکە لە زستانە کێشەی نەبووە خواردوتی دوای نیم ساعتی خواردنەکەی خواردێتەوە بەزستە لە گەرمایە دوای نیم ساعت خواردنەکە خوا تێک ئەچێ دوای ساعتی خواردنەکە تێک ئەبێت لە سەراجا بپارێزێ ئەمە یەکێکە لە هۆکارەکەی زیادبوونی ڕێژگە ینی بەگشتی وەکو عەرزم کردی حاڵەتەکە مەترسیدار نییە بەڵام ئەوەیە نیشانەکان دەرکەوت و پێویستە کە ئیشی لەسەر بکرێ ینی دەستگاکانی ڕاگەاندنی بەگشتی وەکو ئیشێکی ئاسایی مەسەن وەرزی پێویستە ڕێنمایی پاک و تەمیزی زۆر دەست شۆردن مەسەن پێش هەموو ناخواردنێک و دوای تەوالێت مناڵان فێر بکرێنەوە کە دەست و پلیان بشۆن پاک و تەمیز خۆیان ڕاگرن خواردنی سەردانە پۆشاو نەخۆن خواردنێک کە لەبەر گەرمای بوو نەخورێ خواردنێک کە مایەوە لە فەتێکی زیاتر مەسەن بۆ نەگەر چێشتێک مەسەن برنج و شتێکە شۆربایەکە شتێک لێنداوە ئەگەر لە مەسەن لە 2-3 ساعات لەبەردەم گەرمی هەڵگرێت بەکار نەهێنرێت ئەگەر نەخرابە سەلاجەوە ئەمانە عیندێک واکە بێ پارێزگاری لەمانە بکەن وەرێ ئەمانە بن ئاوی کوڵاو نەبێ نەدرێ بە مناڵەکەی تا توانێت ئاو بکڵێن بۆ مناڵەکەی لە هەموو جۆرێکی ئاو سەلامەتر وی لە ئاوی ئامادەکراویشێ بەڵامیتر ئێمە دوور و نزیک بەڕاستی ماوەیەکە لە دەستگاکانی ڕاگەاندن و بەتایبەتی لە پێیجی قایمقامێتی سلێمانی یعنی ئەبینم و جەنابیشتان و بینەرانی ژێبین کە چەندین شوێنی سەرچاوی ئاو خواردنگاکان یعنی خواردنگەکان ئەمانە ئەیان بینی کە لە پشتەوە چی ئەگوزەرێ بەداخەوەڵم هیوادارم ئەو ئیجراتانە تونتن کرێتەوە لە ئێستەوە چونکە بەڕاستی لە ڕۆژانی هاوی نایتر ئەمی کە ئێستا ڕوویاوە پێشترە لە وردی پلی لە زستانە بووین تقریبا حساب کە لە بەهارا بووین ئێستا کارەساتەکە زیاتر و دوو ئۆندە و هیچ چەند هێندە ئەبێ ئەگەر ئەم شازە بەردامێ بۆی داواکارم زۆر بەجددی ئیژە سەرۆکرێ و پێویستە تاکیش خۆی هەست بە مەسئولێتکانی ئەمە جاروێ ژیان یەکێک تۆ ژیان یەکێکەتە مەترسیەوە بەڵێ بۆ منە کەسێک کە تووشی سکچوون ئەبێت لە چەند لە ڕۆژێکە چەند جا بەتایبەت منداڵان لە ڕۆژێکدا سکی بچێت ئاساییە بەس دوایەوە گەر زیاد بێت ئەگرێت قۆناغی مەترسی و منداڵە ئێمە ینی زۆر جا تەوسیە ئەومان کردووە ئەگەر ناڵەکە
بۆ نەگە مناڵێکی ساوا بێ شیری دایکێخوا هەموو شتێکی باشە پیسایەکی شلە ئەمە جاروێ لە ڕۆژێکە 15 جار سکچوونی هەیە پیسایەکی شلی هەیە و شیری دایکێخوا نۆرمەڵ ینی حاڵتێکی سروشتیە ئەمە جیا لەوانە بۆ بنە مناڵەکەی ئایبی نەبوو مناڵێکی 3 ساڵی هەیە ناڵەکە ئایبی نەبووە 2 ڕۆژە پیسایەکی شل بۆتەوە بەڵام جێی مناڵەکە تەبیعیە خواردنی باشە خواردنەوەی باشە ئیشتیهای باشە ئەوەش گرفتنی ینی بەزم تابعەیەکە دایکەکە ئەتوانێت لەگەڵ ئاوی مەغەزی بۆ بکڕێ کیسەکان ئامادەکراوە شێوازی ئامادەکردنەکەشی لەسرە کەمکەم ئەتوانێت ئامۆغەزی با تێ لەگەڵە بووی هەم سکچوونەکەشی ئەوەسێتەوە هەمیش مناڵەکە پارێزراوە بێت ئەتوانێت گەر مەسەر مناڵەکە حەزی لەوە نەبوو ئەتوانێت ماستاوی باتێ بەڵێ یەکێکە لەو خواردنانی ماستێکێکە لەو خواردنانی کە یاخود لەو شلەمەنیانی کە دێ بە مناڵ بۆ پارێزگاریکردن لە ناوپۆشی ڕێخۆڵە هەمیش بۆ کەمبوونی ڕێژی سکچوونەکە یەکێکتر لەو شتانی کە گرنگە دایک و باوک بیزانێ بەسەر مناڵێکی 5 ساڵت هەیە سکچوونێکی لە پڕی دەست پێ کردو لە مەسەلەمەوەی چەند کاتژمێرێکە 5 جار 7 جار 10 جار سکی چوو ئەمە هی ئەوە نێت بیخێتە مەسەلا گەر عەسر بێ بیخێتە شەو ئەبێک سەبڕوتە نەخۆشخانە جاری وا هەیە تەسەوور کە لە 2 ساعاتە مناڵەکە وشکە بێتەوە ئاوی تیا نامێنێت چکە ئەو ئاوی کە ناڵەکە لە پیس دەچوون و ڕشانەوە دەرێکە ئاویکی ئاسایی نییەوەکو ئاوی خواردنەوە ئەمە کانزا پڕە لە کانزا ڕەنگی پیسایەکەی گۆڕێ بەڵێ ئێستا باسەکەم پڕە لە کانزا سۆدیۆم پۆتاسیۆم کلۆر بایکاربۆنیت یعنی ئەمانی کە لە مناڵە هۆکار لە هەر لە گەورەشە هۆکارن بۆ زیندە چالکیەکانی لەش تۆنی خانەکانی دڵ ڕێخۆڵەکان مەسەن کەمبوونی پۆتاسیۆم کە یەکێکە لەو کانزا هەستیارانی کە لە ناو لەشایە جاریوا لیانی دڵ تێکەدا ئەبێتە هۆی تەقەڵوس و ئاوسان و کەمبوونی پێچەکانی ڕێخۆڵە خۆی جوڵی ئاسایی هەیە یەکێ لە هۆکارەکانی پۆتاسیۆمە کە کەم بۆ وردە دە مناڵەکە جوڵی ڕێخۆڵەکانی کەم بێتەوە جاریوا بێتەوە گیرانی ڕێخۆڵەکان تەقینی ڕێخۆڵەکان دانی حتا بڕۆی زیاتر مناڵەکە زیاتر وشک بێتەوە کارەساتی گەورەتر ڕۆدا بۆیە نەخۆشیەکە زۆر بە ئاسانی ڕێ لێگیرێ زۆر بە ئاسانی ئەگە دایک و باوک وریا بێ لە سەرەتاوە بە شێوەیەکی ئاسایی ڕێ لێگیرە و هیچ شتێک ڕوو نادا زوو سەدای نەخۆشی دکتۆری پێ بکات یاخود ڕێنمایەتە دروستەکان جێبەجێ کات مناڵەکەی زۆر بە ئاسانی لە نەخۆشەکە ڕزگاری بوو کێشش نابێت بەڵام ئەسڵەوە ئیمال نەکرێ کە ئیمال کرا خوا نەخواستە دوای ئەو کێشە دروستە بێت جارێ بێتەوە وشبوونی کتوپڕی گورچیلەکان ئەمە ئەگەر ئاوەر نەگرۆژە چاودێری پزیشکانە بێ خوا نەخواستە جارێ بێتە درێژخایەن حاڵتەکە گورچیلەکانی سستە بن یعنی کۆمە ئەمە ترسانی دایک و باوک نییە بەڵام ئەمە واقع و بینیمانە ڕۆژانە لە نەخۆشخانەکانە بینێ زۆر بە ئاسانی گورچیلەکان وشکە بنەوە بەڵام زۆر بە ئاسانیش ئەتوانی پارێزگاری لێ کەم تا زۆر گوێبیستی ئەوە بین بە تایبەت ئەوانەی سکچوونیانە گەل لە گەورەکاندا ماس و چا بەسەرێکدا دەکەن و ئەی خوۆن ئەمەش دروستە بۆ منداڵ ینی پارێزگاریکردن لە سکچوونی مناڵ بەندێ خواردن وەکو عەرزم کردی بۆکو ماست ئاساییە بەڵام تێکەڵکردنی هەنێ خواردن کە گەورە بەکارێنێ لە مناڵە ڕێپێدراو نییە بە دوو هۆکار یەکەم کۆ ئەندامی بەرگری مناڵ بە گشتی لاواسترە لە گەورە دووەمیش کۆ ئەندامی هەرس بە تایبەتی ڕێخۆڵەی باریکە و ڕێخۆڵی ئەستورە ئەم دوانە لە ڕووی مژین و هەرس و ئەمانەوە ئاتن بە تایبەتی مناڵی خوارساڵ لاواسترەکو لە کەسێکی گەورە بۆیە ئەمانە پێویستیان بەوەیە کە لەژێر چاودێری پزیشکە چارەسەر وەربگرێ نەوەکو تاوان زۆر مەسەن دەرمانی ترمانەیە کە بۆ مناڵ بەکارێ ئێستا ئامادە کراوە ساچێت و کیسی بچکۆلە بچکۆلن ئەمی یارمەتی دەرە بۆ ڕخستنەوەی ڕێخۆڵی مناڵەکان کەمکردن مۆ زۆر سوودی هەیە مۆز دەبری دەوڵەمەنە بە پۆتاسیۆم یەکێکە لەوانی لە کاتی وشبوونی مناڵە بەکارێ بەڵام تۆ مەسە مناڵێکی ساڵەوەختینە خۆ ناکرێ مۆزی بیت لەبەر عاتن دایکواکە تەوسیا کرێت چین مۆزی بۆ ئامادە مەسەلەیەکی لەو پرسیانی کە دایکواوکی کاڵێ ئەم خواردنی بمێ لە کاتی شۆڕشانە بەڵێ توانی بیتێ بەمەرجێ مناڵەکەت توانێت هەبێ شت خۆ هەڵی نهێنێتەوە ئەتوانی کەمکەم شتی بێتێ بە تایبەتی ئاوی مغەزی کە تینی و بوو لەبری ئاوی احتیادی چونکە ئاوی احتیادی سوودی نییە دایکواوکاڵێ من ئاوی ئێمە بۆی شک نەبێتەوە نەخێر باشترین ئاو ڕەنگ ئیسفادی تا ڕادەیەک هەبێ بەڵام بەو شێوەیەنی وەک ئاوی مغەزی چونکە کانزەکان ناڵەکە لە دەستیەدا کانزەکانیش لە ئاوی مغەزی هەیە نەک لە ئاوی ئاساییە بەشێکیان شیری دایکەکە لە مناڵەکە ئەگرنەوە ئەڵێن بۆیە حاڵی خراپتر نەبێ بە هیچ شێوە نابێت شیر لە مناڵ بکرێتەوە تەنانەت لە کاتی نەخۆشیەکەشە شیر وەستاندن نییە هەموو شت دەتوانێت بۆستێنێ نابێت شیر بۆستێنێ
لە بەروی مناڵەکە پێکاتێکی زۆری ئەوەی کە مناڵەکەی خوارد پێویستی مناڵەکەی لە شیرەکە هەیە یعنی بەردام ئەداتێ هەموو شک نابێتەوە و هەمیش مناڵەکە پێویستی ڕۆژانی خۆی ئەلەقەل دابی نەکات وەک لەوەی کە مناڵەکە ئەوەندەی تر کێشی داوەزێت چکە ئەم چک چوونانە هەندێکیان مناڵەکە و شک ناکاتەوە بەڵام کێشی زۆر داوەزێ یعنی بەسەرە نەخۆش هاتووە لەم چەند ڕۆژە ئەڵێ مناڵەکەم نی کیلۆیەک دابەزیەوە تاوا مناڵەکەم زەعیف بووە ڕاستە ئەمە کاتیە دوای چەند هەفتەیەک مناڵەکە کێشی و خۆی دێتەوە بەڵام ئەبێتە هۆی سترێسێک و قەلەکە بەدایک باوکەکە هەستەکە کە مناڵەکەی کێشی دابەزیەوە دراو سێ و چواردەور خزم کە سوکار پێڵن ئەو مناڵەکە بوو ئاوایلات ئەمیش ئەوەی تر ئەترسێ بەڵێ دەکرێت بۆ منە منداڵێک یاخودێکێک لە ئەندامانی خەزانەکە تووشی سکچون ڕشانەوە بن بۆ ئەندامەکانی تریش بگوازرێتەوە بەدڵنیاییە خۆی ئەوەی کە بۆیە گوازرێتەوە دوو جۆر دوو فیئەیە یەکیان ئەوانەی کە لە ناو ماڵا لەگەڵ کەسەکەیان بۆ نەگەر باوکەکە دەستی پیس بێ خواردنێکی پیسی خواردووە دەستی ناشوە کە دەستی ناشۆ یان دایکەکە بە تایبەتی دایکەکە خواردن تێکا بۆ مناڵەکانی تووشی ئەو سکچوو نابن خواردنەکە پیس بووە جارێ خواردن تەوەندایکە بە دەست خواردن ئامادەکە سەڵاتە حازرەکات مەسەڵەن ماستاوە دروستەکە خواردنی تر دروستەکە زۆربیان مەسەڵەن ئیشەکان ئیشی دەستن کەوچک پیسە بێ قاپ پیسە بێ مناڵەکەش لە کاتی خواردنەکە ئەو گەرانە خوارد ئەو میکرۆبە قوتەدا ئەچێت ناوڕی خۆڵەکان دەستەکە بەگەشە جارێ 5 ڕۆژ بە 7 ڕۆژێوێ نازان سەبەبەکە چیە وردە گەشاکە و ئەبێتەوەی سکچوو هێلکەکان ئەتروکێن هێتە دەرەوە لە ناو پیساکە ئەبێ بە سکچوو جارێ خوێنی دەکەڵێ وەڵامێکیش بۆی جەنابێت ئێمە ڕەنگی پیساکە زۆر جارە گۆڕە بەڵام مەسەن پیساکە سەوزە زەردە قاوەیە ڕەنگی پیساکە زۆر گرنگ نییە ئەوەندەی و ئاوەکە گرنگە و ئەوەندەی خوێن تیاابێ گرنگە یعنی جاریواگەر بوونی خوێن لە ناو پیسایی بێ ئاماژەیەکی ئاشکرا بۆ بوونی ئەمیبای زەحیری ببوورە ئەمیبای زەحیری کامە نەخۆشیەکە بڵاوە بە تایبەتی تر وەرزی هاوینە ئەچێتە ناو مناڵ لەگەڵ دایک و باوکیان مەسەرەن بە تایبەتی لەگەڵ باوکی ئەچێتە ناو مەلەوانگەکانەوە مەلایەکەن ئاو قوتایەتەوە هەندێک ئاوە کلۆری پێویستی تێ نەکراوە پیسە سەرچاوێکە بۆ توشبوونی مناڵەکان یعنی من جاریوا مناڵ پێم وتوتمە لە دایکین پرسیوتمە مەلەی نەکردوتێتی بەڵا کاکتۆ ئەم هەفتەیە مەلەی کرد یەکسەر جاریوە هۆکارەکە زۆر ئاسانە بە تایبەتیش خۆتە زانی ئێستا لە دەروی شارەکان بەگشتی لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان چەندین کۆشک و باخ و ڤێلا هەیە خەڵک بۆ خۆی مەلەوانگی بچووکی دروست کرد و کاتەکانی تیا بەسەرەوە بەسگرنگە پابندی ڕێمەتەرستەکانی بۆی کە بتوانین مناڵەکەت پارێزرا بێت دکتۆر لەسەر باسی ئاوەکە بەشێکی زۆر لە هاوڵاتیان پشت بە ئاوی دەبەستن بە تایبەت بۆ مناڵەکانیان بەشێکی تریش دەوترێت کە کریس دروست دەکات ئەمێت درستی ئەمە لە زاری دروستەکە خۆی ئەگەر ئەو سەرچاوی ئاوانە خۆت ئەو کارگانی کە ئاو بەرەمێنن ئەگەر بە پێی ستانداردی تەندروستی بێ یعنی بۆ شوێ بە کە لە ڕووی کواڵەتی لە ڕووی پاکوتەمیزیەوە ئاوەکان ئامادەکرێ ئەو بە دڵنیایەوە تەنان دایکان و بەکانی بەڕێز کوڵاندنی ئاوی هێنایە بۆ مناڵەکان ئەو ئاوە کافێ چکە لە عالەمە هەر ئاوا بەکارێ بەڵام ئەگەر هەر کاتێک گومان دەبوو باشترە ئاوکە بکوڵێنرێت و ئەوەندەش نەکۆڵێن تەنها بۆ ماوەی مەسەن 5 تا 10 خولەک ئاو بکوڵێنرێ بەسەر چکە زیاتر بێتە هۆی خەزبوونی ئاوەکە و دروستبوونی کلس بۆیە لەو چەند خولەکە هەم لە پلەی کوڵانایە و ئەو بەکتریانش کە کام بەکتریای زۆر ئازا بێت ناجدوانێت لەسەر و هەفتا پلە بژی ئەمرێت و ئاوکەش پاکەشە بێتەوە و کلسیش دروست ناکە جیازی لە نێوان سکچوون و ڕشانەوە هەیە بە پێی وەرز ئەو کەسێک کە تووشی ئەبێت گەر بێت وەرزی گەرما بێت یاخۆ سەرما بێت هەروەها بە پێی خواردن کامیان مەترسیدارترە بەعام سکچوون هەر مەترسیدارە بەگشتی بەڵێ بەدڵە سکچوون و ڕشانەوە لەبەری بێتەوەی وشکبوونەی گورچیلەکان بەڵام بە زمانە عامەکەی خۆمان قسە بکەین سکچوون و ڕشانەوە خۆی نەخۆشیکی بڵاوە و لە ئەسڵا ئەگەر ڕێ لێ بگیری هیچ مەترسیکی نییە بەس بۆڵی مەترسیدارە ئەمە مەترساندن نیە بەڕاستی مەترسیدارە بەو مانایی کە ئیهمال کرێ مەترسیدارە وەیلا وەکو چارەسەرەکەی چ لە نەخۆشخانەم چ لە ماڵەوە بێ ئاسایی بۆ نمونە لە قۆناغی یەکەمەکو عەرزم کردن ئەگەر دایک و باوکە وریابن ئاوی مغەزی بگرنەوە لە ماڵەوە مەسەن هەموو سکچوونێک پەرداخێک ئەگەر تەمەن لێ 3 ساڵەوە لە خوارد 3 ساڵەوە بێ نیو پەرداخ مغەزی بێنە بیخواتەوە کە نزیکی 100 سیسی ئاوەکە بیخواتەوە هەموو سکچوونێک ئەگەر 50 سیسیش بخواتەوە باشترە گرۆی کە هیچ نەخوا
بە دڵنیایە مناڵەکە ئەو ئاوی کە لە دەستێدات کە ئەو کانزاریتە وەریگرتۆ لەسەرەوە بۆ ئێمە باشترە. بەڵام لە حاڵەتێکا مناڵەکە نەتوانێت ئای مۆغەزیش بخواتەوە ڕشێتەوە مەسەلەن ئەمە باشترە لە ژێر چاودێری پزیشکە لە ڕێی کانۆلا و واتە بەڕێی ئای مۆغەزی هەڵواسترا و ئەو تەعویزە وەرگێتەوە هەتاوەکو سکچوونەکە وەسێتەوە. یعنی بۆ نمونە ئەم قسەی بۆی هەموو دایکەواکی بیزانێ ئەگەر مناڵێک یەک مانگ چل شەو مەسەلەن سکچوونی هەبوو بەردەوام هەموو ڕۆژێ ئەگەر لەژێر چاودێری پزیشکا بێ مۆغەزی وەربگرێ لە نەخۆشخانە دڵنیا بە هیچ کێشەیەکی بۆ دروست نابێت هیچی لێ نایە. بەڵام بە مەرجێک لەژێر چاودێرە بەردەوام مۆغەزی وەرگێ لەبەری ئەوەی کە لە دەستێدا وەرێگرێتەوە بەزەوە کارەساتە ئەو مشکلێک کە لە دەستیدا وەری نەگرێتەوە ئەو هەموو کانزایی کە لە ناو لەشی ناڵەکە لە سکچوونەکە و ڕشانەکەیت دەرەوە گرنگ ئەوەیە تعویزەکە وەرگێت. ئێتر چۆنە لە ماڵەوە لە خۆراقێکەکەمە دەیکواکە خۆیان دەسەکەن بە پێدانی ئای مۆغەزی یاخود تامان لەگەڵیشا شروعی ڕشانەوە باشە کە وەربگیرێ. بۆ نمونە شروعی زینک یەکێکە لەو شروعبانی کە بۆ نمونە بەبێ گەڕانە بۆ دکتۆر ئەتوانێت دایکە بەکاری بێنێ. شروعی زینک یەکێکە لەو شروعبانی کە ئێستا لە ناو سۆربێ دەرماخانەکانە هەیە بەردەستە ڕۆژانە گە مناڵەکەی لە خوار 6 مانگەوە بێ ئەتوانێت 2 سیسی و نیوی باتێ ئەگەر لەسەر و 6 مانگەوە بێ هەتاوەکو 18 ساڵ ئەتوانێت 5 سیسی بیداتێ ڕۆژانە. ئەمە 2 ئیشمان بۆکە. یەکەم کەمکردنەوەی ڕێژەی سکچوونەکە واتە ژمارەی سکچوونەکان کەمەکاتەوە و حەجمی سکچوونەکەش کەمەکاتەوە. لە چ کاتێکدا بە پێویست ئەزاندرێت ئەو کەسی کە تووشی سکچوون ڕشانەوە بێت بە تایبەت منداڵان سەردانی پزیشک بکەن بەشێکیان بە تایبەت دایک و باوکان دەڵێن لەوانەیە سکچوون ڕشانەوەکە سوڕی خۆی تاوا بکات 3 بۆ 5 ڕۆژ کە تاوا ئەبێت و پێویست بە سەردانی دکتۆر ناکات ئەمە ناگاتە ئەوەی کە ئەو منداڵە بگاتە قۆناغی مەترسی. وەکو عەرزم کردی ئەکەوێتەوە سەر جۆری سکچوونەکە. ئەگەر مناڵەکە بۆ من پیساکی شلێکی ئەتیادی بێ ئاو نەبێ زۆر دایک و باوکە بە پێدانی ئاوی ژیراوی مۆغەزی ئەتوان کەمکەم مناڵەکە چارەسەری بنێ و مثل مۆغەزی بنێ لەگەڵ هەموو سکچوونەکە هەتا متابعیکەن تا وەزعەکە تەبیعی یعنی مناڵەکە تۆنی باشە خواردنی هەیە ئەمە ئاسایە توان لە ماڵی شۆ چارەسەر بێ ئەسڵەن پێویست بە نەخۆشخانە هەر ناکە. بەڵام لە حاڵەتێکە زانی پیسایەکی زۆرە ڕێژەکەی ڕشانەوی لەگەڵە ناتوانێت شت بخوا ئەمانە پێویستە بهێنرێ نەخۆشخانە بۆی پزیشک لەسەری بڕیار بە جۆری چارەسەرەکی یەکەم و ئایا پێویستی بە پشکنین هەیەیانە و پێویستیشی بۆیە کە چارەسەر لە نەخۆشخانە وەرگیانە. پێدانی ئای مۆغەزی وەکو عەرزم کرد یەکەم مناڵەکە ڕشانەی بێ نەتوانێت بیخوات دایک و باوکە دەستیان ئەبەسرێ نازانێت چی لێ بکات ئەو کاتە بە مەجبوری ببێنە بۆ نەخۆشخانە. بۆی هەر کاتێ دایک و باوکە هەستی کرد کە مناڵەکەی مثلا ڕشانەوی زۆرە دڵی پڕە ناتوانێت مۆغەزی بخواتەوە بەبێ دوو دڵی ئەبێ بێنە بۆ نەخۆشخانە. دکتۆر لێرەوە دوا ڕێنماییت بەرامبەر بە دایک و باوکان و پەیامت بگەێنێ. حەزەکەم دوا قسەم ئەوە بێت دایکان و باوکان بە تایبەتی و ئەوانش کە لە دەرەوە خواردن ئامادەکەن لە هەر شوێنێکی ئەم هەرێمە پێویستە دەستەکانیان پاک و تەمیز بشۆن. دووهەم مناڵەکانیان ڕابێنن دایکان و باوکانی بەڕێز پێش هەموو ناخواردنێ دەستیان بشۆن پاک نینۆکەکانیان جوان کەن ژێری نینۆکیان نەبێت چکەوەکارێکی زۆر ئاشکرا بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی لەم کاتەیە بە تایبەتی و پێش دوای هاتنە دەرەوە لە تەوالەتەکانیش دەستەکانیان پاک بشۆن. ئەم سێ خاڵی ئەساسین بۆ پارێزگاریکردن لە تەندروستی مناڵ و ئەو مناڵانش کە شیرە خۆرن دایک و باوکەکان تکان لێکەم هەتا ئەتوان شیری دایکەکە شیری خۆی باتێ لە حاڵتی ناچاریشە کە شیری قوتواتێ پاک و تەمیزی مەمکەکان زۆر زەرورە هەتا بتوان مەمکە بکوڵێن زوو چەند مەمکەیەکیان هەبی شیر و پارێزگاریکردن لە مەمکەکان بە تایبەتی لەسەری مەمکان بۆی کە مناڵەکان لە نەخۆشی پەتای سکچوون ڕشانە پارێزاب. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر کۆچەر عومەر پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان و تازە لە دایکان سپاس بۆ زانیاریەکانت. ناوبڕێک وەرەگرین.